سەرباری کێشە ململانی هەرێمایەتیەکان لەسەر پرسی کەرکووک و ڕێگریکردنی بەغدا لە جێبەجێکردنی دەستور یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵی داوە بە سیاسەتێکی ڕاست و درست مامەڵە لەگەڵ پرسی کەرکووکدا بکات. یەکێتی وەک لایەنێکی سەرەکی لە گۆڕاپانی سیاسی کوردستان و عێراق و ناوچەکەش بە درێژایی هەموو سەردەمەکان سارەسەری پرسی کەرکووک لێ پێشینەی کار و هەنگاوەکانی بووە و هەرێوپەرۆ شێشوای کردووە کەرکووک و یەکێتی لە یەکتر زیان نەکرێنەوە. هەڵبەتە هەر هێزێکی سیاسی ئەگەر بەشداری پرۆسی سیاسی بکات ئایا چ بە خەباتی پەرلەمانی بێت خەبات دیموکراتی بیان و تەنە خەباتی چەکداری بێت لە هەردوو حاڵتەکە نابێ ئەو هێزە سیاسیە خەڵکی خۆی ساحەکە بەجێبێ لێ بۆ لایەنەکانی بەرامبەری و ئەو سیاستەی کەیش لە دوای 16 ئۆکتۆبرەوە بەڕاستی کە تەبەنی کرد یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە بوو کە شاری کەرکووکی بەجێنێشت و لەگەڵ خەڵکەی مایەوە و داکۆچیشی سەرسەختیشی و بێوێنەی کرد لەو مۆزوعایە لە مانەوەی خۆی و هەر ئەوەش بوو هەر ئەو مانەوەش وای لێ کرد کە لە هەڵبژاردنەکەی 12 پێنجی ئیمساڵە دەنجێکی باش بەدەست بێنێت کە توانی بێتی خاوەندارەتی ئەم شارە خۆی بە خاوەنی بزانێ و خۆی بە پاراستنی بەرژەوەندەکانی خەڵکی ئەم شارە زانی بێ یەکێتی نیشتیمانی کوردستان بوو حقیقەتەکانیش دەریخست و هەڵبژاردنەکانیش واقع حاڵێکی هەموو بوونە چی لە 2005 تی 2010 چی چواردە و بە دوای ئەوەش کە 2010 ئەو هەڵبژاردنە کرا هەموو ڕاستیەکانی پێشووتریشی سەلمان کە ئەوە نییە ئەم شارە لەژێر دەسەڵاتە لەژێر دەسەڵاتی هێزەکانی هەرێمە کە بتوانێت کوردستانی بوونی شارەکە بسلمێنێ ئەو بوو بەبێ هیچ هێزێکی کوردستانیش یەکێتی نیشتیمانی توانی لەم شارەیە زۆرینەی دەنگەکان بەدەستبێنێ و بگرە ئەوەش بەدەستبێنێ کە پێشووتر هەی بووە هەر یەکێتی بوو کە توانی بمێنێتەوە و لەگەڵ خەڵکا بێ و بەجێی نێڵێ و شارەکە بەجێنێڵێ و بەردەوام بێ لە خەباتکردن لە شارەکەی خۆیان یەکێتی و کەرکووک ڕێگێکی جەزریان هەیە بێکەوە کارگی گیانابنەوە یەکێتی هەر بەردەوامە بێ لە خەبات بەڕای من و هەر سەرکەوتوشە بێ هەر ئەو متمانە و سیاسەتە سەرکەوتووی یەکێتی وای کردووە کە 12 متمانەی پێبەخشرێتەوە و ئەنجامێکی باشمان هەبێ. سەرباریە ڕووداوانەی بەهۆی ئەنجامدانی ڕیفراندۆمیش لە ناوچە جێناکۆکان دروست بوون یەکێتی بڕیارە گەورەکەیدا بەمانەوە لەگەڵ خەڵکی کەرکووک و ئەمەش کاریگەری خۆی بەرزەستە کردووە. زۆر لایەنی سیاسی هەوڵیاندا ئەم دەنگ و ڕەنگ و سەنگەی یەکێتی لە کەرکووک نەهێڵن. من پێم وایە دوای ئەوەی کە هێزەکانی عێراقاتن و هێزی پێشمەرگە لەم ناوچانە کشایەوە یەکێتی نیشتیمانی بڕیاریدا لەگەڵ جەماوەرەکەی لەگەڵ خەڵکەکەی بمێنێتەوە ئەو ئەم بڕیارێک بوو لە جێی خۆیان بوو چونکە ئەبینین هێزەکانی دیکە ئەو هێزانی کە چوونە دەرەوەی کەرکووک وەکو دوژمنکارێک لە کەرکووچیان ڕوانی ئەمە کارێکی خراپ بوو بۆیە لە ئەبینین کە ئەچینە مەیدانی هەڵبژاردنەوە جەماوەری کەرکووک بەگشتی دەنگ بە یەکێتی نیشتیمانی کوردستانەدا و یەکێتی نیشتیمانی کوردستان بەو هێزە ئەزانێت کە ئەیپارێزێ ئەم سیاسەتی یەکێتی سیاسەتێکی باش بوو و سیاسەتێک بوو دیفاعکردنە لە خەڵکی ئەم ناوچەیە و دیفاعکردنە لە خەڵکی کورد لەم ناوچە دابڕێنراوانە چونکە ئەگەر یەکێتی وەک هێزەکانی کە بچوونە دەرەوە ئەو کاتە بڕیار لەسەرەوە درا بە یەکجاری کورد لەم ناوچانە پاشەکشێ بکەوە کورد لەم ناوچانە نەمینێ. بەپێی دەرەنجامەکانی هەڵبژاردننی 12 ئایاریش بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق یەکێتی 6 کورسی پارێزگای کەرکووکی دەستەبەر کردووە ئەو سەرکەوتنی نێرانی کوردی تووشی شۆک کردووە بۆ ئەگەر بۆ داهاتوو شەر هەڵبژاردنێکی دیکە بکرێ کورد پێگەی لە کەرکووک پارێزراو دەبێت. سەرکەوتنی سیاسەتی یەکێتی لە کەرکووک دەرەنجامی پەرۆشیە و لایەنەیە بۆ پاراستنی ئاستامی کوردستانیەتی کەرکووک و ئەو سەرکەوتنەش لە هەڵبژاردنەکەی 12 پێنج ڕەنگی دایەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.